دوای ئەوەی هەفتەی ڕابردوو هەردوو لیژنەی دارایی و یاسایی پەرلەمانی کوردستان لەسەر پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان گەیشتن بەڕێکەوتن و راپۆرتێکی هاوبەشیان بۆ ئەو مەبەستە ئامادە کرد. مەسەلەی چۆنێتی دانەوەی قەرزەکانی فەرمانبەران و هەڵوەشانەوەی پاشەکەوت زۆرترین گفتوگۆی بەدوای خۆی دەهێنا بۆ ئەوە چەند بۆچوونێک گەڵاڵە بوون لەوانە پێدانەوەی قەرزەکان لە ڕێگەی خزمەتگوزاریەکانەوە وەک باج و ڕسومات یاخوددانەوەی قەرزەکان بە ڕێژەیەکی دیاریکرا و مانگانە لە کاتی دابەشکردنی موچەدا. بەشی زۆری ئەندامانی پەرلەمان لەگەڵەوەین کە زیاتر لە 30 دەرماڵە حکوومەت خۆی داوێتی هەر خۆی دەسڵاتی شەیەکە جارێکی تر پیاچونەوەی پێدا بکە بۆیە ڕەنگە ئەوەی کە گفتوگۆی لەسەرکرێت تایبەت بە دەرماڵەکان ڕەنگە ئاراستەی حکوومەت بکرێتەوە بۆ بەرچاوڕوونی زیاتر. خاننشینی پەرلەمانتاران و پلەباڵەکان بە هەمان شێوە زۆرترین گفتوگوی لێکەوتەوە کە دیاری کرا بەوەی لە تەمەنی 50 ساڵی و خزمەتی 15 ساڵ خاننشین بکرێت. بەڵام بۆچوونێکی دیکە لە ئیسادە لە ئارەدایە بەوەی موچەی پەرلەمانتاران هەرنەمێنێت و هەڵبوەشێتەوە بەڵکو لە ماوەی ئەو 4 ساڵەدا پەرلەمانتاران لە بری موچە پاداشتیان پێ بدرێت. پەرلەمانی کوردستان قووەتێکی زیاتی دەداتە هەم پرۆژەکە ئەگەر بێتەوە پرۆژێکە لە پەرلەمانی کوردستانش دەربچێندێ حکوومەت پەرلەمانی کوردستان دەتوانێت نزیکەوە چاودێری خاڵ بە خاڵی مادەکانی ئەو یاسایە بکاتن. بە جۆرەی زانیاریەکانی کورسات نیوز هەردوو لیژنەی دارایی و یاسایی پەرلەمانی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێم کۆبوونەتەوە بۆ ئەوەی پاڵپشتی حکوومەت و ڕەزامەندی ئەویش لەسەر پرۆژەکە و گۆڕانکاریەکان وەربگرن. ئەوەشی لە ئیسادا ماوەتەوە دیاریکردنی کاتی کۆبنەوەی پەرلەمانە لە سەرۆکایەتی پەرلەمانەوە بۆ ئەو مەبەستە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.